جه دنگ امریکا ل واشنطن پایتخت مخلکه کنویا برنامه کرد کونکشن جوا بینرن هجرا پیشکش دکن صلاح و رزمن صالح دمیجر و هفکارا من بفرا و نوری لبرنامه امرودا سرنج دخین سر خو پیشاندانکانی ایران و سردانی نیردینەتەوە یەکگرتوەکان بۆ ئەو وڵاتە و هەواڵەکان سەبارەت بە ئوکرانیا و هەروەها کۆمەڵێک بابەت و راپۆرتی سەرنجڕاکێشی دیکە. ام هەروەها ڕۆنی دەدەن سەردانا سەرکردەیەن سوێد و فنلاندا یا ئەمریکایە و ام بحث دکن گراوا قبرص یعنی رودین سر روشاوه یا نها و گلک مجارین دنجی. ڤڵۆدیمیر زەڵێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی چوارشەمە گاڵتەی بە ڕاگەیاندنی رووسیا کرد سەبارەت بە بەکارهێنانی نەوەی نوێی لەیزری بەهێز لە ئۆکرانیا و بەراوردی کرد بەو چەکە بەناو سەرسوڕهێنەرانەی کە ئەڵمانیای نازی بۆ ڕێگریکردن لە شکەست لە جەنگی جیهانی دووهەم پەردەی لەسەردا بوو. پێشتر رووسیا ڕایگەیاندبوو کە لەیزری بەهێز لە ئوکرانیا بەکاردەهێنێت بۆ سوتاندنی فڕۆکە بێفڕۆکەوانەکان و بەشێک لە چەکە نەهێنیەکانی بۆ بەرەنگاربوونەوەی چەکی ڕۆژاوایی جێگیر کردووە. زەڵێنسکی لە وتارێکدا گوتی لە پرۆپاگەندەی ئەڵمانیای نازیدا زاراوەی چەکی سەرسوڕهێنەر زۆر بانگەشەی بۆ دەکرا و ئەڵمانیای نازی تا ڕوونتر دەبوویەوە بۆی کە هیچ چانسێکی لە جەنگدانە زیاتر پەڕۆپاگەندەی لەسەر چەکی سەرسوڕهێنەر بڵاو دەکردەوە. ئیستاژ رووسیا هەڵدەدا چەکی سەرسوڕهێنەری خۆی بدۆزێتەوە و ئەمانە هەمووی بەڕوونی شکستی تەواوەتی رووسیا پیشان دەدەن. سربازên بهترین اوکراینی روجا چهارشنبه ji kargeha polaya Azovstal ya Mariupolê hatin derxistin û gelek basên ku bi erebeyên leşkeriyên Rûsî re bûn hatin dîtin ku ji kargehê derdikevin. Serbazên Ukrayniyên ku ji kargeha wêrankirî derketin rastî çarenûseke nediyar dibin. Hin ji wan ji aliyê Rûsan ve hatin birin bo bingeheka berê ya cezakirinê li herêma ku dibin kontrola cudaxwazên alîgirên Moskô de ye. De demekê de ku Ukrayna hêvî dike ku de veguhestina girtiyan da serbazên xwe vegirîne Rusyayê gef dan ku dê hin ji wan ji ber sûcên şer werin dadiyekirin. Rêxistina lêborînê ya navnetewî got ku divê xaça sor tavilê xwe bigihîne serbazan. باڵوێزخانەی ئەمریکا سێ مانگ دوای داخستنی ڕۆژی چوارشەمە لە کیێف کرایەوە. ئەمەش دوای مانگێک لە کشانەوەی هێزەکانی رووسیا کە هەوڵی دابوو دەست بەسەر پایتەختی ئوکرانیا بگرێت. دەیان کارمەندی باڵوێزخانەکە لە کاتیکردنەوەی باڵوێزخانەکەدا ئامادە بوون. ئەنتۆنی بڵینکێن و وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەیاننامەیەکدا گوتی گەلی ئوکرانیا بە هاوکاری ئەمنی ئێمە بەرگریان لە زەیدی خۆیان کردووە لە بەرامبەر لەشکرکشی نادادپەروەرانەی رووسیا و لە ئەنجامیشدا ئاڵاکەمان جارێکی دیکە بەسەر باڵوێزخانەکەدا دەشەکێتەوە. بە گوێرەی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی چوارشەمە چالاکیەکانی باڵوێزخانەی ئەمریکا دەستی پێکردووە و دیپلۆماتکاران بە شێوەی هەمیشەیی دەگەڕێنەوە بۆ پایتەخت. پێشتر بە شێوەیەکی کاتی باڵوێزخانەکە گواسترا بووە بۆ شاری لفیڤ لە ڕۆژاوای ئوکرانیا. هەروەها وڵاتانی دیکەی ڕۆژاواش ماوەیەکە باڵوێزخانەکانیان لە کیێف کردوێتەوە. وەزیرê derveyê Amerîka Antony Blinken dibêje şerê li Ukraynayê kêşeyên herî mezinên ewlehiya xwarinê ya cîhaniya dema niha derxistine pêş. Rusya Ukraynayê sêyeka dabînkirina genimê cîhanê berhemtînin û wendabûna kelûpelan ji ber şer bûye sedema bilindbûna nirxê xwarinê û nerzelaliya li ser siberoja ewlekariya xwarinê li cîhanê bi taybetî li welatên hejar. Wekî beşek ji hewildana çareserkirina krîzê Blinken li New Yorkê li neteweyniye girtî civînan li dar dixe û balê dikişîne ser nebûna ewlehiya xwarinê. Wezareta Derve dibêje ku di sala 2021 de zêdetirî 193 milyon kes li seranserê cîhanê rastî bê ewlehiya xwarinê ya tund hatine. وەزیرانی دەرەوەی ئەمریکا و تورکیا دوێنێ لە نیویۆرک کۆبوونەوە بۆ ئەوەی لەسەر خەتی توندی تورکیا بەرامبەر بە داوای فینلاند و سوئێد و کۆمەڵی کێشە سەبارەت بە ئوکرانیاش گفتوگۆ بکەن بۆ زانیاری لەسەر هەڵوێست و مەبەستی تورکیا لە دژایەتیکردنی بە ئەندامبوونی ئەو دوو وڵاتە دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح. بەڵێن ئەو کاتت باش
ئەو کاتەوە باش بەفراو. بەڵێن وەک دەزانی دوا بە دوای لێدوانەکانی سەرۆکی تورکیا لەسەر ئەندامەتی هەردوو وڵاتی سوێد و فینلاند لە هاوپەیمانێتی ناتۆدا وەزیری دەرەوەی ئەمریکا و تورکیا لە شاری نیویۆرک کۆبوونەتەوە. ئایا شیانی گۆڕینی هەڵوێستی تورکیا هەیە بەڕای جەنابەت؟ بەفراوە ئەڵبەت ئەمە یەکەمین کۆبوونەوەی دوو گەورە کاربەردەستی ئەمریکا و تورکیا بوو لە نیویۆرک لە وەتای شەڕی ئۆکراینە دەستی پێکردووە. هەروەهاش یەکەم کۆبوونەوەی دوو گەورە کاربەدەستە سەبارەت بە مەسەلە ئاسایشیەکان. گۆڕان لە هەڵوێستی تورکیادا هەتا ئێستا هیچ ئاماژەیەک دیار نییە، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ئێجگار جیاوازە لە لێدوانەکانی یاریدەدەرەکانی خۆی جا بە وەزیری دەرەوەی تورکیاشەوە. ئەردۆغان جەخت دەکاتەوە وە سوورە تەنانەت هەر ئەمڕۆ پێنجشەممە لێدوانی داوە کە دەڵێت تورکیا بە هیچ شێوەیە قایل نابێ، بەڵام لە دوای کۆبوونەوەکەی ڕۆژی چوارشەممەی بلینکن و چاوشۆغلو لێدوانێکیدا کە دەڵێ هەموو کێشەکان دەشێت لە ڕێی دیالۆگەوە چارەسەر بکرێن، بە هەمان شێوە بلینکنیش ئەو هیوایی خواست کە پرۆسەکە پرۆسەیەکی درێژخایەنە لەوانەیە ساڵێک دیان زیاتریش بخایەنێت، بەڵام دیالۆگ هەموو شتەکان یەکلا دەکات. باشە بەڵێن چاودێران دەڵێن پێدەچێت تورکیا بیەوێ هەندێک خاڵ با بڵێن وەربگرێت لەم ڕێگایەوە. پێت وایە با بڵێن وەڵامێک وەرەگرێت و دەگاتە ئامانجی خۆی؟ وەرگرتنەوەی ئەو وەڵامە دەکەوێتە سەر شێوازی دانوستانەکان و گفتوگۆکان لەناو هەم ناتۆ هەم لە نێوان تورکیا و یەکێتی ئەوروپادا. تورکیا بە پێی زانیاریەکان ژمارەیە داوای خستۆتە بەردەم یەکێتی ئەوروپا و بە تایبەتیش بۆ هەردوو وڵاتی سوید و فینلاند. بۆ خۆ دەزانی ینی بەوەی شەڕی سووریاوە ئەم دوو وڵاتە سوید و فینلاند سزای زۆریان سەپاندووە بەسەر تورکیادا، لەوانە بۆ نمونە بڕیاری قەدەغەکردنی فرۆشتنی چەک بە تورکیا. تورکیا هەتا ئێستا وا سەیری ئەم دوو وڵاتە دەکا کە بوونەتە میوانخانەیەک وەکو تورکیا دەڵێ بۆ تێرۆریستان. هەڵبەتە ئەمە وەک ئاماژەیەک بە پارتی کرێکارانی کوردستان و داواشی پێشکەش کردووە، ینی وەکو دەگوترێ بە حکوومەتی سوید تا ژمارەیە ناو هەیە ئەمانە ڕادستی تورکیا بکرێنەوە. باشە بەڵێن پێدەچێت ئەمریکا با بڵێن پێدەچێت ئەمریکا ئەوە قبول بکات؟ جارێ نازانرێ هێشتا و توێژەکان بەردەوامن، تەنانەت و توێژەکەی ڕۆژی چوارشەمەی نێوان بلینکن و چاوشۆغل و بەشێکە لەو زنجیرە دانوستانانەی کە بڕیارە بکرێ. خاڵێکی زۆر گرنگەیە لە داواکانی تورکیا بەفراوکە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە داوای هەرێمێکی ئاسایشی کردووە لە باشووری تورکیادا، بەڵام هێشتا نازانرێ ئایا هەرێمە ئاسایشیە هەرێمی کوردستانی عێراق و باکووری سووریا دەگرێتەوە یا کوێ دەگرێتەوە. گرنگ ئەوەیە تورکیا ئەم دۆسەیە بەکاردێنێ بۆ دەستکەوتی زیاتر. بەڵێ وەک دەزانی بەڵێن ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە هەتاوەکو ئیستا بەرپرسانی ئەمریکا بە فەرمی لە لێدوانەکانیشیاندا ئاماژەیان بە با بڵێن خەتی توندی ئۆردوغان و لێدوانەکانی ئۆردوغان نەکردووە. زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بووی بەڵێن. سپاس دەکەم. بەڵێ تورکیا هاوپەیمانی پێم وابێ هەڵێکی تکنیکی ڕوویداوە. بەڵێ لە کاتێکدا ڕەجەب تەیب ئۆردوغان سەرۆکۆماری تورکیا خەتێکی توندی لە دژی داواکاری ئەندامەتی فینلاند و سوێد گرتووەتە بەر، ئەمریکا ڕۆژی چوارشەمە هەوڵیدا ڕوونکردنەوە لە تورکیا وەربگرێت لە سەر دژایەتیەکەی. مەولود چاوشئۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ئەنتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا لە نەتەوەی یەکگرتووەکان ڕێبازێکی جێواستر لە ئۆردوغانی نیشاندا و پشتیوانی وڵاتەکەی بۆ سیاسەتی دەرگای کراوەی ناتۆ و تێگەیشتنی لە خواستی فینلاند و سوێد بۆ پەیوەستبوون بە هاوپەیمانێتیەکەوە دووپات کردەوە. بەڵام داواکانی ئۆردوغانیشی دووپات کردەوە سەبارەت بە نیگەرانی ئەمنیەکانی تورکیا لەبارەی وڵاتانی فینلاند و سوێدەوە. دواتر چاوشئۆغلۆ لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسانی تورکیا ڕخنەکانی زیاتر کرد و سوێدی بەوە تۆمەتبار کرد کە نەوەک تەنها پشتگیری لە پێکەکە و ئەو گروپانە دەکا کە پەیوەندیان بە پارتی قەدەخەکراوی کرێکارانی کوردستانەوە هەیە، بەڵکو و چەکیش بۆ چەکدارانی کوردی سووریا دابین دەکەن کە تورکیا وەک بەشێک لەو چەکدارانە تەماشایان دەکا.
ئەم لە دوانانەی ئەو لە کاتێکدا یەکە بەرپرسانی ئەمریکا هەوڵدەدەن دیاری بکەن کە ئۆردوغان تا چەند جدیە سەبارەت بەو بابەتە و چی کارێک پێویست دەکات بۆ ئەوەی پاشەکشەی پێ بکەن. بايدن روجا چهارشنبه د دما خویا ل بنگها اندروسیا هفبشته جبو دیتنا فروکین کو جبو شوپاندنو برسفدانا باهوزان تنه بکارانین هول دا کو خمین ل دور نرازیبونا ترکیه ج اندامتیا سوئد و فنلند یبو ناتوی کم بکه د برسوا پرسکه روجنامه واننده سر مجاره بايدن هرگلی ندان لگوت از هزر دکم کو ام باش بن لدور پرساکو او چاوا لسر دخوازا سوئد و فنلندای ترکیه راضی بکه بايدن گوت از تشتکی بیجم بری مهکه سروک فنلندای تلفونا من کر و جمر را گوت او چه هزر دکه اردو سرکردین فنلندا و سوئد روجا پنجشنبه تنه جمن از هزر دکم ام باش بن جبو آگاهی بهتر دوی درباره دا نا هفکارم ازلام یاساک جن آوند نوچه اندنگ امریکای به مرایه دم باش ازلام کمبونا بایدن و سرکرده این سوئد و فنلندای ایرو کنگیه و پیشبینه چه تیده وره کرد؟ بله صالح ته پیشبینی کردن که جوینا بایدن و دناورا ریبرین فنلاندیا و سوئده دناو چند ساعتین پشته ایرو پیکوره وکی ته ونجی دست نشان کرد اف هلجوینا بایدن و سروکین ریبرین هر دو ولاتین نوردیک وک سرنوچه گرینگیال سرنسری جهانه ته چاوری کردن. باشه یعنی هر حال از دبیجم و مجارا دجبریا ترکیه درکه پیش و ام دزانن سروک ترکیه رجب طیب اردوغان ایرو راگاند که برسوان نایج بو اندامتیا سوئد و فنلندای و دمه و بایدن چه بکه؟ بله براستی وکی وجی میجی دو راگاهنده بو به تماشاوان خورا پشتی کو دو جوینا بلینکن و چاوشولو کاربدستن امریکی و داخویانین هر دو آلیا گاوا کو ام دنیرن آلیا امریکا دناوروکا و مجاریده براستی راستارست تشتک دست نشان نکریه جبرکو داخویان یک هفپار هیه لی پیشتی جوینه چاوشولو جوینک به تنی روزنامه‌وانه Türk re darxist û li wir tundiya bi tundî dijberiya Türkiye dubare kir. Her wiha îro Serokê Türkiye Tayyip Erdoğan di civînek bi civanan re de ev gotara Türkiye carektin bi tundî دوباره کر او گوت کو مجی کاربدست ناتو ره گوتیه کو امی به بریاردار دجبریا خویا دیجی و یکی یعنی اندامتیا فنلاندیا و سوئده بردوام بکن جبر کو او هیلینن ترورنه او وان فینانس دکن. اوزدم یعنی چاودر لامریکا بحثات چه دکن دوی سیناریویا کو ترکی دجبریه خود بردوام بکه و امریکا جی و ام دزان هوال بندن ناتو همی یعنی ولاتین اندام همی رازینه کو اف هر دو ولات تبلی ببن یعنی سیناریو هی چاودر بحثا چه دکن کو چاوا ببن بله براستی دو سازین راگاهاندنی هاتن گوتن و gelek پسپوران هات درکت هولی که براستی دماکو دو کاربدستن فنلاندیا و سوئده لبرکسلی سرلیدانا فرمی کرنه لگو ریگزین ناتوی daha çavere kırın ku bir yara ve kırına danustandın ser endamtiya ve vere ragahandın le Türkiye bir renge ki tund ev ve tokriye bazariyen piş perdaya berdevam dikın karbdestin Washington'e de bejin tevi ku Türkiye tundutijiya xwe بلندکه امریکا و ولاتین روجاوا فیکارین و رخنین و جیجالی کده زده دبن. گله کاربدست بیجن کوچویل پیواجوی هری کاردار یونانیستان درکتیه. لی me بگله پسپوران را پیویا یک جوان پسپورا نیکولا استانفورد پسپور تکلین دیپلماسی adına vera Türkiye و امریکا دایه و همجی پسپوری پایبلند یا وقفه هلنیک یا سیاست درویه او دبیجه کو توی کو افیکار او رخنه بلند دبن و برفره دبن کاردستین امریکی به تایبتشی ریوبریا بایدن دخوازن کو جب پیشت پرده یا دا و یکی ریوه ببین هول بدن چاره سر بکن به ترکیه را
وزلام یاساک تو جه ناوند نوچه دنگ امریکا و مراوی گلک سپاس دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دن پزانین و نوچه جیهانه بەرپرسانی کۆماری تورکیای باکووری قوبرس دەڵێن قوبرس دۆرگەیەکی یۆنانی نییە و دەستبەرداری مافی خۆیان بۆ دەوڵەتێکی سربەخۆ نابن. تورکیا لە هاوینی 1974 دوو ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجامدا و هێرشی کردە سەر ئەو دوورگەیە و لە ئۆپەراسیۆنی دووهەمیشدا هێزەکانی تورکیا 36% ئەو ناوچەیان گرت. لە ئیستادا هێڵێکی ئاگرباز لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە لە نێوان هەردوو کۆماری قوبرس و کۆماری تورکی باکووری قوبرس کێشراوە. پێکەوە بینەری راپۆرتێک دەبین سەبارەت بە ڕەوشی ئەو ناوچەیە. گراڤا قوبرسê di deryaya Navaraz da başûrê nivgirava Anadolê cihekê stratîjîk e di jeopolîtika Ewropa û Rojhilata Navîn de. Benderên wê reha jiyana milyonek û 220,000 xelkê giravê jê Grîk, Yunanî û Türk û pêkhatîn diye. Bazirganî û geşt û guzar ji derê serekeyê aboriyê wê ew pitir ji 90 sedê ji pêtiviyên jiyanê ji derve dikira. Lêberî her welatekî dî pêgirtiyê cizayên aborî bû li ser Rûsya dema dest bi dagirkirina Ukrayna kirî. Wê barên gemiyên nefta Rûsî li benderên xwe vala nekirin. Ev helwesta siyasiya hikûmeta Komara Qubrisê nebû sedemên دووبەرەکیە di nêvbera dehan hezar Qubrisiyên bi reges Rûs û Ukranî de. Em ji bîr nekin hêşta Qubris rê dide koalîsyona nifneteweyî erd û ava wê bikarbîne di şerê tîrorê û komala Dewleta İslamî Daeş de li Iraq û li Sûriyê. Ev pêtir wêneyê beşê başûrê Qubrisê endama Yekîtiya Ewropî. لێک و بەحس وەرە سەر بەشی باکوور وێنە هەنەکێ جودایە. ئەو هەرێما زیدەتری 313,000 قوبرسیên Türk xwe weka dewleteka serbixwe dide naskirin. Li sala 1974 artêşa Tirkiyê ew herêm dagîr kir û dehan sala hikûmeta bi navê Komara Tirk a Bakurê Qubrisê li wir tê helbijartin. Lê ew tim dibin sîbera hikûmeta Enkerê de ye pêgirtiya biryarên wên siyasî û li jêr bandora pêşhatên wên aborî ye. It affects all of things. ئەو کاریگەریە لەسەر هەر تشتی دکە ئەم نکارن تشتێکی بکەین توریست ji باشوور tên ئەم خزمەتاوان dikîn ئەم nikarin herin başûr ئەم nikarîn peran paşkev dikîn ئەم ketîn jêr karîgeriya hikûmeta Tirkiye û çi ji destê me nayê. Hêla navbir ku netewên êgirtî di nêvbera Yunanî û Tirkên Qubrisê de danî li sala 1963 ji bo rawestandina tundûtîjiyên olî û nijadiyên wî demî piştî dagirkirina Bakur ji aliyê artêşa Tirkiye ve li 1974 pêtir cih girt. Lê bi tenê Enkerê pênasînê bi Komara Tirka Bakurê Qubrisê dike. Gelek ji xelkên her du komarên Qubrisê ku nêqosya paytext jî dabeş kirine hîvê dikin girava wan yekgirtî be. In North Cyprus is okay. I mean, it's good. I mean, from the point of view. Li Bakurê Qubrisê jiyan xweş e. Ji aliyê keş û hewa, xelkê, xwarin û dîmenan ve. Ez ji vî welatî hez dikim, ji gel hez dikim. Aşkere ye ku pirsgirêkên siyasî hene. Ji ber rastiya ku em hîn dabeşkirîne û Bakur ji aliyê Enqerê ve tê birêvebirin. Ev rastî teelin. Hêvî û xewna min ew e ku ev rewş nemîne û Qubrisî bikaribin di vê giravê de bi hev re bijîn. Piştî 48 salên dagirkirina Bakurê giravê ji bo destkeftên aborî û ewlehiyê ne bi tinê ewlehiya Tirkên Qubrisê belku dewleta Tirkiya bixwe jî û gihiştina Rojhilata Deryaya Navîn bi aramî niha hikûmeta Recep Tayyip Erdogan çareseriya kêşe û pirsgirêkên gelên Qubrisê di du dewletên cuda
و بتەنشت هەڤڕە دبینە. Over the last 2 years, we have seen Erdogan take a radical break from this traditional. دو سالên dawî de medîd ku Erdogan bi şêweyekî radîkal ji helwesta kevin paş de vegeriyaye. Niha Erdogan û rayedarên Tirkiyên Qubrusê propagandayê ji bo çareseriya dudewletî dikin ku ne Yekîtiya Ewropa û ne jî neteweyên yekbûyî wê çareseriyê pesend dikin. Niha vê arasteyê peywendî bi jinû ve helbijartina Erdogan ve heye ew rastî krîzên aborî tê çunku çendê pevçûna Qubrusê dijwar be bêtir dê piştevaniya li dora xwe di welê de zêde bike. Nayê veşartin ku krîza penaberan karteketin di destê Tirkiyeyê ye. Hikûmeta Qubrusê dibêje tevaya penaberên li gir avawan bi firokan ji İstanbulê digihne bajarên ji dagîrkirina Tirkiyê û ji wir bi qaçaxî hêla vebir derbas dikin. Ew ji welatên wan re barek giran e. Nowadays, the migration issue in Cyprus is Wan rojan pirsa koçberiyê li Qibrîsê pirsgirêkek mezin e. Ji ber ku ew ji alî Tirkiye ve tê durustkirin. Tiştê Tirkiye bi me dike hovîtî ye. Niha paşa roja gel û yekîtiya erdê vê girava xwedî şaristaniyek kevnar di terazuya hêzên xwedî berjewendî û cudahiyên olî û nijadiyên pêkhatên wê de ye. Lê şareza bawer dikin çendê ev rewşa bêşer û bihevçûn li ser vê giravê dirêj be, çendê diyarkirina paşa roja gelên wê dê hêsantir be. Her derbarê vê mijarê de aştiya nihaya heyî di navbera Tirk û Yunaniyan de lê girava Qubrusê çi qas dikare dirêj bike û ta çi astê dikare bibe aştiyeke mayîn de. Ji bo agahîn bêhtir di vê derbarê de navkarê me Texîlê Şemoj navenda nûçeyên dengê Amerîkayê bi me re ye. Dem baş Texîl spas vê raporteke balkêş heb rastî hinek agahiyên nû jî tê de hene. Yani ew aramiya ku heyî yani li gor te şopand çi qas bingeh jê re heye ku dirêj bike. Tişta gelekê baş ev demek dirêje ku ew nakokiyan wekû dibêjin şer û li hevçûn di nêvbera Türk û Yunaniyên wê giravê de çênebûne ev tişta gelekê baş e. Her kes hevbîne ku çendê ev dirêj bike çendê wê meselên pirsên wê giravê çareser bibin. Lê tiştê ku ne çavarêkirî berî demekî Kurd bû berî çend roja bû ku serokê Tirkiyên Qubrusê komara Bakûra Qubrusê ya Tirkiyên Qubrusê derket û got em qet destberdarî mafên xwe nabin ji bo mesela dewletê û ji bo mesela ku mafên xwe di wê giravê de. Helbet em dizanin ku bi tinê Tirkiya pênasînê bi wan dike ev heta radeyekê ragihandinek yan daxuyaniyek ne baş bû ji bo mesela ku ew aramî berdewam bibe lê heta niha çi nebûye di qazanca wan de ji bo ku ew girava pêş ve here. باشه دخیل یعنی روشا یعنی ام بیژن او هیلا کت در راپور خود بحث وی کی دکی هیلا ناوینا واندا چی قص پاراسیه و گلو گرجی چه دبن ناور دمک ام بحث یعنی پیوندیا سیویلان کل هر دو آلیان گرجی مازن چه نابن یعنی قاچاقچیاتی هيا دربازبون هيا بتایبەت دی پنابەر بە قاچاقی دەرباز دەبن ji rexê bilabin rexê ku destê komara Bakûra Tirkiye de ku me gotî ku xwe bi komar dadinên lê Yunanî harbeta pênasînê bi wan dikin derbazbûn heye di hêla dinêvbera herdûwar ji alî ji alî penabera û qaçaxçiyatî jî heye lê wekî min gotî heta niha şer û bihevçûn çênebûne ev tiştê başê ورا باشه دخیل ام یعنی ام دزانن اف تشتبند دمکی دا کو ولاتن سوید و فنلندا هول دانه کو تفلی ناتو ببن تفلی بونا وان بویا جهه نرازیبونا ترکیه لدجی ویا که اف روش یعنی باندورا خو لوی درې چاوای کو ام دزانن یونانستان لعالی کی و ترکیه لعالی کی هر دولتک پشتگیری عالی کی قبرص دیگه گراوا قبرص یک جوالاتن کو وک اورپیتن حساب کرن ند ناتو ده وهلبت جبوانا تایبەتی بۆ یونانیان قبرسی ئەف پرسە گەلکی هەستیارە وەکە دەبێژن شوورێکی دوودەڤە. ئەم دەبینن بۆ نمونە ئەگەر هات و بێداخوازکردن ئەندامەتیان ناتوێ جوانڕە
ڕەنگە ترسێک جەم یۆنانیان هەبە و تورکیا وڵاتی بەهێزی دووەمە و لەشکری وێ بەهێزە دوێ هەرێمێدا ڕەنگە ئەو باڵا دەست بە لەسەر وێ گر ئاوێ لۆمە ئەو گەلکی هەستیارن بەربێنە لێ هەر کەس دزانە و ئەندامەتیا وێ گر ئاوێ دناتۆدا وێ قازانجی بگەینە هەر کەسی خەڵکی وێ گەرچی ئەوێ بودجەیەکی بدن دوێ بدن مەسەلێن چەکداری و لەشکری لێ دیسانژی ئارامیە وێ هەرێمی بتایبەتی ڕەخا دەریایە ناڤەڕاست و جێ قاچاقچیاتیە بژبلیە پەنەبەرە بەلکو قاچاقچیاتیین دیین و ئۆروپی پێ گەلکێ نەڕەحەتن و دخوازن ئۆروپی دخوازن لور کۆنترۆل بکەن لێ دی هەتان هاژی نەهاتیە ئاس ینی ڕەوش نەگا هەندێک و بکاربن ناڤەندێکی خوا نادڵ وردەین ژ بۆ چاودێریە وان پرسان لێ لە پاشە ڕۆژی وێ چا بە پشتیوێ مەسەلا وەکتە گوتی فەرلەند و سوید ئەم نزانن بگها کویدری یانژی وەکو قبرس وێ داخوازە ئەندامەتی بکە نەهاتانها نایزانین بەێ دەخیلێ شەمۆژ ناوەندە نوچەی دەنگی ئەمریکا گەلک سپاس بووە. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ناڕەزایی جەماوەری لە ئێران بەرامبەر بەوەی کە حکوومەت بە نەشتەرگەری ئابووری ناوی دەبات نزیکەی 2 هەفتەیە بەردەوامە و تا دێت زیاتریش تەشەنە دەسێنێت. و هەر بۆ یەش لە ئەنجامی خولی نوێی ناڕەزایەتی سندیکایی و سیاسی لە ئێران شەپۆلێکی دەست بەسەرکردنی چالاکانی کرێکاری و چالاکانی چەپ و خەڵکی ئاسایش دەستی پێکردووە. هەر لە پەیوەند بەم بابەتەوە 2 مانگرتنی گەورە لە ئێران ڕوویان داوە. یەکەم مانگرتنی شۆفێران و کرێکارانی کۆمپانیای پاسیتاران و هەروەها لە هەنگاوێکی دیکەشدا مامۆستایان لەسەر بانگێشتی ئەنجومەنی هەماهەنگی کۆمەڵی فەرهەنگیەکان لە سەرانسەری ئێران مانیان گرت و خۆپیشاندانیان ئەنجامدا. هاوکاتی ئەم خۆپیشاندانانە کە لە ئێران بەڕێوە دەچێت ئاڵینا دۆهان نێردەی نەتەوە یەکگرتووەکان کە تایبەتە بە پرسی مافی مرۆڤ و کار لەسەر کاریگەریە نەرینیەکانی سزای یەکلایەنە لەسەر مافەکانی مرۆڤ دەکا لەسەر ڕەزامەندی ئێران سەردانی ئەو وڵاتەی کردووە و ڕۆژی چوارشەمەش داوای لە وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا کرد کە سزاکانیان لە دژی ئێران هەڵگرن. ئەو گوتی ئەمریکا سزای بەسەر هەموو بانکەکانی ئێراندا سەپاندووە و ناتوانێت پارە لە ئێرانەوە بگوازرێتەوە بۆ بانکە نێودەوڵەتیەکان. لێدوانەکانی نێردەی نەتەوە یەکگرتوەکان بووەتە جێگای ڕخنەی زۆرێک لە چالاکوانانی مەدەنی و سیاسی ناو ئێران بۆ زانیاری لەسەر ئەم سەردانە و پەراوێزەکانی و هەروەها دوا پێشاتەکانی خۆپیشاندانەکانیش لەگەڵ محەممەد هۆژابەری چالاکوانی مافی مرۆڤ لە بروکسێل گفتوگۆ دەکەین. کاک محەممەد دای لە برنەکەم ناوەکە مەگەر بە هەڵەوت بێت. کاک محەممەد ئەو کاتتان باش و ئەگەر بکرێ سەرەتا دەمەوێت باسی لێدوانەکەی ئاڵینا دۆهانمان بۆ بکەن بۆ ئێران. بەڵێ سلااوڕێز بۆ خۆتان و ببینەرانتان لە ڕاستیتە ئەلینا دۆهان نەک راپۆرتری مافەکانی مرۆڤ بۆ بەرحاڵ نەتەوە یەکگرتووەکان راپۆرتری بەشێکی بەحاڵ مافەکانی مرۆڤە کە بڕیارنامەیە کارەوەی وەک خۆتان ئاماژەستان بەگەر بڕیارنامەیە کە بەناو بڕیارنامەی کاریگەریە نەرێنیەکان لەسەر سزای یەکلایەنە بەسڵ ئەو وڵاتانەیە کە راپۆرتری بە تایبەتی بۆ نێرن بە تاو جێگەی کە ئێمە ئامادەبین خودی ئێران داوای کردووە بەرحاڵ بانکێشتی کردووە کە بڕوات و بەرحاڵ ئەو سەردانە بکات چون بۆ 26 ساڵە بچێت کە بەرحاڵ ئێران راپۆرتری مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانی قبول نەکردووە کە بچێت وڵاتەکەی بۆ کاک محەممەد ئێستا لێرە و پرسیارم بۆ دروست بوو کە وەک جەنابیش داماژەت پێکرد جاوید ڕەحمان کە راپۆرتەری تایبەتی مافەکانی مرۆڤە ساڵانێکە ڕێگەی پێ نەدراوە سەردانی ئێران بکات. چۆنە کە لەم دۆخەدا ڕێگە بە ئەم خاتونە دراوە سەردانی ئێران بکات؟ لە ڕاستیدا باسەکە ئەوەیە کە ئێران ئێستا لایەنی بەرحاڵ پێڕەوکردنی مافەکانی مرۆڤەوە تووشی کێشەیەکی تووشی قەیرانێکی زۆر گرنگ بووە و بینین بەرحاڵ لە توولی ئەم 4-5 ساڵی دواینا چەندین جار خۆپێشاندانی جەماوەری زۆر گەورە سەرتاسەری لە ئێرانە کراوە و راپۆرتەکانی بە کۆمەکی دۆستانی بەسڵات چالاکی مافی مرۆڤ و ڕێکخراوە مافی مرۆڤەکانی دەرەوە ناوخۆی ئێران گەیشتوێتە دەستی نەتەوە یەکگرتوەکان و بەرحاڵ ئەو لایەنە پەیوەندیدارەکان ئێران ئەیهەوێت بە بانک هێشتکردنی ئەم خاتون ئالینا دۆهان
ئەوە بسەلمێنێ کە بەڵێ ئەگەر شتێک لە ئێرانە پێشێت ئەگەر بەرحاڵ شتێکی ئەوتۆ لە ئێرانە برسێتی پێشێت بەرحاڵ ئەوەی کە نەدانی موچەی بە کارمەندانی دەوڵات پێشێت یا زڵم و ستەمێکە لە بەسڵا مامۆستایانە چێت پێشتێت ئەمە گشتی تەسیر و کاریگەری ئەو ئابلۆقەیە کە کراوە لەلایەنی نەتەوە یەکگرتوەکان و بە تایبەت ئەمریکاوەکە لەسەر ئێران هەیە خۆی بێبەری کات لەو شتانەی کە لە ناوخۆی ئێرانە پێشێت و هەمووی پەیوەندی بە ئەو شتە دەرەکیانەوەی کە لە دەرەوەی ئێران گوشارە خرێتە سەری تەنیا بیانوویەکە بۆ ئەوەی ئەو شتە بە جۆرێتر نیشان بدات بە جەماوەری گشتی دەرەوەی ئێران دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان کەڵکی لێ وەربگرێت بۆ با بڵێن هەڵگرتنی سزاکان. باشە کاک محەممەد وەک دەزانی کۆمەڵێک لە چالاکوانان ڕخنەیان لە لێدوانەکانی نێردەی نەتەوە یەکگرتوەکان گرتووە سەبارەت بەوەی کە تەنیا لەگەڵ بەرپرسانی حکوومەت دانیشتووە و خەڵکی ئاسایی و چالاکوانانی پشتگوێ خستووە و هەر بۆیەش دەڵێن راپۆرتەکەی ناوبراو ناتوانێت هەڵگری ڕاستیەکان بێت و ئەوەی باسی کردووە تەنیا قسەی بەرپرسانی حکوومەت بووە. ئێوە لەسەر ئەمە چی دەڵێن؟ لە ڕاستیدا ڕێک وایە چون ئەبینین ئێمە لە کاتی سەردانەکە ڕێک لە کاتی سەردانی خاتو ئەلنادوانە ئێمە ئەو پێخۆپیشاندانە جەماوەریمانە هەیە لەسەر تاسەری ئێرانە لە وەسڵا باشووری ئێرانەوە بیگرە لە ئەهوازەوە بیگرە بۆ لە ڕستان و بەرەو ئیلام و بەرەو سەرتر تەنانەت تا باکووری ئێران لە شاری ئامل و شارەکانی تری ئێران گەیشتووە ئێمە لەو شارانە کەس بووە کوشتە دراوە. ئەنێ تۆ ئەگەر راپۆرتری مافەکانی مرۆڤی دەیداست باس لەو هەمونە ئارامی ئەەکەیت ئەگەر تەنانەت بە لێکۆڵینەوەیەکی زۆر زۆر ساکار و سەرێکیانە بۆی دەرئەکەوت کە ئەو راپۆرتێکە ئەدرێت راپۆرتێکی نەڕاستە لە ڕاستیدا ئێران لە دۆخێکی زۆر زۆر ئاڵۆزدایەوە ئەبووە خاتو ئەلێنا دۆهان زۆرتر سەرنجی بخستایەتە سەر ئەوەی کە بەحاڵ تۆ لەگەل ناوەندان بەسڵ مەدەنیەکان و لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە مافمرۆڤیەکان ئەبێت قسە بکەیت و ئەو دەکۆمنتانێکە وا کۆیان کردێتەوە بێ بە منبە و بێ بە ینی بۆ تۆ کە بێت ئەو راپۆرتەت لەسەری تەنزیم بکەیت نەک لێدوانی حکوومەتێک یا دەوڵەتێک کە خۆی دەستی هەیە لە ئەو هەڵاواردنەی کە لە ناوخۆی ئێرانە بەحاڵ ئێستا ئێمە بە زۆری ئەیبینی. باشە کاک محەممەد باسی خۆپیشاندانەکانتان کرد بڕۆینە لای هەواڵی خۆپیشاندانەکان دوای زانیاریەکان چین ئایا هێشتا ناڕزایەکان بەردەوامە لە ئێران؟ بەڵێ بەپێی ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە لە هەوازە ئیشتا ناڕزایەکان بە توندوتیژی بەردەوامە لە شارەکانی لۆڕستان و پارێزگای چوارمەحال و بەختیاریە ئێمە ئەبینین لە بڕێک لە شارەکانە کوشتایە تا ئێستا ئێمە راپۆرت و بەسڵا بە دەستگەیشتنی ناو زانیاری 6 کوژراومان هەیە کە لە شارەکانی لۆڕستانە بەرحاڵ پێشاتون لەم چەند ڕۆژانەی دواییە لە شارە کورد هەمانە لە گوڵپایەکانی ئیسفەهان هەمانە لە ئیزە هەمانە لە ئامۆڵ هەمانە یانێ لە هەموو شارەکانی ئێران ئەوا بڵێن لە باشووری ئێرانەوە کە دێن بەرەوسەر تا باکووری ئێران هەموو شارەکان ئارامی بەخۆی بینە ئێستا ئەوەی کە تەحەسونێکی مامۆستایان بێ بە تەحەسونێکی کرێکاری بێ وەیا بەوەی کە ئەوەی کە ناڕازی خەڵکی جەماوەر بێت لەسەر ئەو گرانیە کە ئێستا باڵی بەسەر ئێرانە ڕاکێشاوە. کاک محەممەد هۆکاری چییە هەتا ڕادەیەکی زۆر هەستەکەم با بڵێم شارە کوردنشینەکان بێدەنگن با بڵێم سەبارەت بەم پرسە سەبارەت بە خۆپیشاندانەکان بە بەراورد بە شارەکانی دیگە کەمتر هاتوونەتە دەرێ؟ لە ڕاستیدا ئەم دۆخەی کە بەسەر لە ئێستای لە ئێرانە تەقیوەتەوە لە مێژە لە کوردستانە هەیە بۆیە بۆ کوردستان و جەماوەری کورد ئەو شتێکی نامۆ و تازە نییە یعنی ئەمە بینین بە دەستپێکی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێمە دژواری بژێوی ژیان لە کوردستانە هەبووە بە ڕۆژانە ئێستای ئێمە بەرحاڵ کۆڵبەرمان هەیە کە ئەم دیاردە لە هیچ شوێنێکی ئێرانە نییە تەنیا لە کوردستانە نەبێ بۆیە کوردستان نەمێژە لەگەڵ ئەم دۆخەیە ئاشنایە ئێستا داواکاری گەلی کورد شتێکی کەیە ئێمە بۆ ئەوەی کە بۆ نمونە چەند شتێکی ئەساسی خۆراکی ئەساسی گران بووە گەلی کورد داخوازی ئەوە نییە کە شتە ئەساسیان نەبێت قیمەتی بێتە خوارە بۆ خەڵک باشتر بژی داواکاری گەلی کورد زۆر زۆر ئاستی زۆر لەسەرترەوەی لەوەی کە بێت بەرحاڵ بۆ چەند شتێکە گران بوو بە یاک گرانبوونی بنزین کە پێشتر پێش هاتووە بڕژێنە سەر شەقام داواکاری گەلی کورد ئەچێتە ناو چوارچەوەی بەرحاڵ داواکاری نەتەوەیەکەوە لە ئێرانە ئێمە بەرحاڵ پەروەردەمانەوێت سیستمی پەروەردەی خۆمانمان ئەوێت سیستمی خۆسەری گەلی کورد دەوێت داوا ئاکات و ئەو شتانەی کە بۆ ژیانێکی نەتەوەیەکی
لەناو جغرافیایەکی تایبەتە پێویستە ئێمە وەکوونەتەوە گەلی کورد داوای ئەوە ئەکات بۆیە ئەیژدانین کە بەحاڵ بە هەر جوڵانەوەیەکی ئێستای شەقام لە ڕۆژهڵاتی کوردستانە گەلی کورد لە کوردستانە بەسڵ لە جوگرافیا ئێرادا گەورەترین تاوان بەسەر بەحاڵ ئەبێ هەر گەلی کورد خۆی بیداتەوە بۆمان دەرکەوتووە کە بە درێژایی ئەم 40 ساڵی کە کۆماری ئیسلامی لەوەیە هیچ کاس دەستی نەپاراستوە لە گەلی کورد بۆ بیان لە بیان و ئەگەڕێ کە هەموو ئەو هێزەی هەیەی لەوێ تاقیب بکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ محەممەد هۆشبەری چالاکوانی مافی مرۆڤ کە لە بروکسلەوە لەگەڵماندا بوو. پاسپۆیەوەش و کات بەڵێ ساڵح وەک ئاماژەی پێکرد میێوانەکەیشمان بەداخەوە پێم وابێت لە ئێران ناڕەزایەتیەکان بەردەوامە و چەند کەسێکیش وەک ئامارەکان کە باسی لێوە دەکەن کوژراوە و هەروەها چاودێران دەشڵێن ساڵح کە لەوانەیە سەرکوتکردنەکە لەم خولەی خۆپیشاندانەکاندا زۆر زیاتر بێ بە بەراورد بە ساڵانی پێشتر چونکە ڕئیسی خەتێکی وەک دەزانی تونتری هەیە بە بەراورد بە ڕاستە ینی بارە خۆپێدا بەفراو ئەو خۆپێشاندان لە وڵاتێکی دەبن کوها دەسەڵات توندیە لەگەل خۆپێشاندەران بکارتینن ینی ڕەوشگیشتی ئاستێکی و ئەو خەلکانە ئیدی دکارن ڕووی خۆ بدنە مرنێژی مژارەمە ینی کورد کۆنێکشنامە بەردەوامە هەندێک مژارێن دژی هەنە ژناوان دەژی هەلبژارتنی سەرەتایی لە هەنێک ویلایەتین ئەمریکا لەبەری وێ ئەم ناوفرێکی بەدگەرن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. ده هەلبژارتنên سەرەتاییên ویلata Pensilvanyayê de deng hîn têne jimartin û demekê de ku aliyê demokratan diyara ku John Fetterman serkeftiye pizîşkê dil û navdarê televizyonê Mehmed Oz û rêveberê berê sindoqa hêc David McCormick li aliyê komariyan de pêşbaziyeke pêşwex dene. Li wilayeta Carolina Bakur jî hîn jimartina dengan berdewam û kandîda demokrat Cherry Beasley serkeftiye pêşbîne di demekê da ku Ted Budd yê komarî ku Trump piştgiriya wî dike di pêş de ye. Heman tişt li Oregon jî dibe cihê ku tenê 61 ji sedî ji dengan hatine radestkirin. Wilayetên Kentucky û Idaho di qonaxên herî dawiyên jimartina dengan dane. ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکا جێک سوڵێڤان ئەمڕۆ چوارشەمە گوتی هەواڵگری ئەمریکا دەری دەخا کە لەوانەیە کۆریای باکوور تاقیکردنەوەی ئەتۆمی یان موشکی یان هەردووکیانی پێشگەشتەکەی سەرۆک جۆ بایدن بۆ کۆریای باشوور و ژاپۆنی هەبێت کە بڕیارە لەم هەفتەیەدا دەست پێ بکات. سوڵێڤان لە کنگرەیەکی کۆشکی سپیدا گوتی ئێمە ئامادەکاری دەکەین بۆ هەموو حاڵەتە مەترسیدارەکان لە نێویاندا ئەگەری وەها وروژاندنێک لە کاتێکدا کە ئێمە لە کۆریا یا لە ژاپۆنی. سوڵێڤان ئاماژەی بەوەش کردووە کە ئەمریکا لە نزیکەوە هەماهەنگی لەگەڵ کۆریای باشوور و ژاپۆن دەکات لەسەر ئەو پرسە و هەروەها لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ هاوتاچینیەکەی سەبارەت بە کۆریای باکوور قسەی کردووە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئیرۆ پێنجشەمێ دەچە کۆریا باشوور و جاپۆنێ پشتی کو هەفتەیە بوری لە کۆشکا سپی میوانداریە سەرکردەیەن ئاسیا باشووری کرد. لە تۆکیۆیە بایدن دێ بەشداری کۆمبوونا چارقۆلیە هەفکاریە ببە بە سەرۆکوەزیرە جاپۆنی فۆمیۆ کشیدا سەرۆکوەزیرە هندستانê ناراندرا مودی و سەرۆکوەزیر سکات ماریسن ئانجی هەڤریکێ wî ئەنتۆنی ئەبانیس را li gorî ku kakî wê di hilbijartinên roja şemiyê de li Astralyayê bi serkeve. Biden di krîza Ukraynayê bi kar bîne da ku ji Çînê ra nîşan bide ku guhertinên yekaliyên rewşa heyî li bi zorê çi li Taywanê an jî li gravê nakokên li deryaya Çînê ya başûr dê neyên pejerandine. وەزارەتی تەندروستی گشتی ماساچۆست ئەمڕۆ چوارشەمە ڕایگەیان یەک حاڵەتی توشبوونیان بە ڤایرۆسی ئاوڵەی مەیمون پشتڕاست کردوێتەوە کە پیاوێکە بەم دوایە گەشتی بۆ کەنەدا کردووە. ئاژانسەکە
کە لەگەڵ ناوەندەکانی ئەمریکا بۆ کۆنتترۆلکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان کاردەکە ڕایگەیاندووە ئەو حاڵەتە هیچ مەترسیەک بۆ خەڵک دروست ناکات و تا ئیستاژە و پیاوە تەنیا حاڵەتێکە کە لە ئیستادا لە نەخۆشخانەیە و لە ژێر چاودێریدایە و لە دۆخێکی باشیشدایە. درنگانی ڕۆژی چوارشەمەی ڕابردوو دەستگای تەندروستی گشتی کەنەدا ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان ئاگاداری حاڵەتەکانی ئاوڵەی مەیمونە لە ئۆروپا و لە نزیکەوە چاودێری دۆخەکە دەکەن و ئاماژەی بەوەش کرد کە تاوەکو ئیستا هیچ حاڵەتێکیان تۆمار نەکردووە. ناجی دچن راپۆرتێکی لە دۆڕ تەکنۆلۆژیە پرۆفیسۆرێکی ئەندازیاریە میکانیکی لە زانینگەها تەکساسیا باژارێ ئۆستن ڕۆبۆتێک کۆ بە چاوان نایە دیتن دائافرینە بە مەبەستا کۆ ڕۆژێکی ئەو وەکو تیمەکە خوەسەر بخەبتن کۆ کونێرا لاشێ مرۆڤدا دەرمان بکەن. یوبینگ جانگ پرۆفیسۆری ئەندازیاری میکانیکی لە زانکۆی تەکساس لە ئۆستن واکات لەگەڵ تیمەکەیدا دەکات بۆ دروستکردنی ڕۆبۆتی ئێژگار بچووک ئەوەی لە نوکی قەڵەمێک بچووکترە و لە نێولەشی مرۆڤدا دێت و دەچێت و کێشەکانی وەک لوی شێرپەنجە سەر بەخۆیانە چاک دەکاتەوە. بۆ هیوایی ڕۆژێک بێت ئەو ڕۆباتانە بتوانن بچنە جەستەمانەوە و نەشتەگەری بکەن یان شوێنی خانەکانی ئەو لوانە دیاری بکەن و ببێتە چارەسەرێک. ئەمە لە خەیاڵی زانست دەچێت بەڵام زانایان لە سەرانسەری جیهان کار دەکەن ئەمە بکەنە واقعەک. ئەم ڕۆبۆتە ئێژگار بچووکانە لە ڕێی لێدانی دەرزیەوە دەکرێتە نێو لەشی مرۆڤیان لە ڕێی خوددانیەوە. جانگ دەڵێت هەرکە ئامانجەکەی بۆ دیاری کرا بۆ نمونە وەک لویەک ڕۆبۆتەکان پەیوەندی بەیەکەوە دەکەن بۆ ئەوەی بە کۆمەڵ و بە هەرەوەزی ئامانجەکەیان بپێکن. هەندێک لە لێکۆڵەران بۆ جوڵە پێکردن بە ڕۆبۆتەکانی ناسا و بە نانۆ بۆرچ شەپۆلی لە دەنگ خێراتر بەکاردێنن یان مادەی کیمیایی. تیمەکەی پرۆفیسۆر جانگ تشکی ڕووناکی لە شێوازی تشکی ئاست بەرزی لەیزەر بەکاردێنن بۆ هێنان و بردننی ڕۆبۆتە ئێژگار بچووکەکان ئەوانەی لە زێر و سیلیکۆن و پۆلسترین دروستکراون. ئامانجی پرۆفیسۆر جانگ لە بەکارهێنانی ئەو ڕۆبۆتە بچووکانە وەک دەڵێت بۆ فێربوونی کاری هەرەوەزیە هاوشێوەی خوێندنگەیەک لە ماسی پێک هاتبێت. ئایا چۆن دەتوانین دەست بە جوڵاندن بە زۆرێک لەم جۆرە جیاوازانە لە ڕۆباتی ئێجگار بچووک بکەین بۆ ئەوەی سەر و سەودا لەگەڵ یەکتریدا بکەن بۆ ئەوەی کۆمەڵێک ڕەفتار پێکەوە پێک بهێنن هەروە ڕەفتارێکی هاو ئاهەنگ بن. پرۆفیسۆر جانگ ئەم جۆرە ڕۆبۆتانە بەراورد دەکات بەو ئۆتۆمبیلانەی بێشۆفێر خۆیان دەڕۆن هەتا بگەنە شوێنی دیاریکراویان بەڵام ئەم جۆرە ئۆتۆمبیلانە دەبێت ڕێنمایەکانی شەقامفێر بن هەروەها مەترسیەکانیشی. دەبێت ڕۆباتەکان هەوڵ بدەن خۆیان لە سیستەمی بەرگری لەشی مرۆڤ لا بدەن. ئایندەی ڕۆڵی ئەم ڕۆبۆتە بچووکانە تەنها لە بواری لەشی مرۆڤدا نییە. پرۆفیسۆر جانگ دەڵێت ڕەنگە ڕۆژێک بێت بخرێنە نێو دەریاچەیەکەوە مەلە بکەن و ئاوەکە لە پیسی خاوێن بکەنەوە. بڕیارە لێکۆڵینەوەکانی کلینیکی لەسەر مرۆڤ لە چەند ساڵی داهاتوودا دەست پێ بکات کەواتە ڕەنگە ماوەیەکی زۆری نەمابێت بەر لەوەی ئەم ڕۆبۆتانە لە ناولەشی مرۆڤدا نەشتەرگەری ئەنجام بدەن. تاراس تۆپۆلیا گۆرانی بێژێکی ڕاکی ئۆکرانیا و لە یەکەم ڕۆژی جەنگی ئۆکرانیاوە وەک پزیشکی فریاگوزاری بەرگری لە خاکی وڵاتەکەی کردووە. ئەو لە کاتی پشوەکانیدا خەریکی تۆمارکردنی موسیقا دەبێ. پێکەوە راپۆرتێک لەسەر ئەم سەربازە گۆرانی بێژە دەبینین. ڕۆژانە زێدەتری 8 دەمژمێران کار دکە. جهê karê wê jûreka bertenge li xanûyekî li nahya Beşîqa li deşta Neynewa. Ev keçe nihaya hevrikiya berhem û kalayên biyanî dike di nava bazarî da mîna dêdîkên zaroya. Şarazayiyeka baş heye di nexş û dîzaynên cêwaz da ku sirinca bi kirê xwe rabkêşît. بجربينم سي قطعة مشاكر ونشرهم كر لفيسبوك نشرهم كر باستي لميسل حمي بلاو بيو بيجك لميسل بيعجب اسم بيجك بي بقوم بومني نشر كر وكي نشر عن كر صفحة من تقريبا يازا اعجاب بس لي صفحة كانت تقريبا مجهشتها 2000 لايك وكومنت خلال يعني بمدة 6 روش تقريبا هو عليها لدي اوا شو لك قرات البيت.
حنان كتشكا كردة بخو خلقا موصلية ليل سردم شر داعش آواره بويا دشتاني نوا وهتا نوكا لنحيا بعشيقا نشتجي بويا اوی کچه بريكا اوی كاري جدر جيانا خوا دست خستيا دعم أول بوم يعني بشتون بومن دا يكون موافق من الأول يعني رجعنا دائما كو بشون شركة مع العلم مجتمعي يعني شباكي من خويا وهانية كو الرقب بدنا بكيش بشون شور بكنا بش منظمات ويا أي طبيعته لا يوان نبي بس وقتي تشيم أنا لبشتن بينو أقام لقصي كسنما او به کرستین ساده کاری خوا انجام داده لی پارچم بالکش درست کتن و پلانک بخو دست نیشان کریه لآینده که نزیک جبجه کت مواد ثانيش قماشة بوليسترا أويا يعني هي دوالي غردهن كماليات ما أدري شكلنا كماليات ذكرهم أي شو لقليه وكم عند خازي من أويا معملي جورا دانم قاعي جورا يجاركم وده ماكينة بخم بين مناوي أي ده ماكينة مش مده كيش بينهم اللي رانا يعني بخم لباشيكم إزيدي هنا مسيحي مسلمان همي لقليكن دستم لهرسي إقاميات دينا كيجا كان وفيري عندكم هو كفي نزعنا فيري عن أي شغل دكم دیدیکا جهمیان ارزانتر او بکوژم 15,000 دینار عراقی فروشید حتی دگهیتا 50,000 دیناران گلک جاران او بجدارید بازار و پیشانگهین موصل دا کریه دا کوشیان کچا موصلی برچاو بکه و همان دمدا برهم خوشی بفروشید کاو عمردنگ امریکا موصل من الهجام خوازن بالا وگشن سر و یکی کو راپورا تاراستوپولیا موزیک جنا کو افکار من بفرا و بحثی کربو نه آماده بو هر حال لجهه و راپورتا که افکار پیامنری ما کاو عمر لسر حنان خالد یا ترزی ما پیشکش کرد هجماره که ونگرین عفرین لکامپا شهبای پروژه که به ناو چیروکا ولات زیتونان ده ناو دجی تابلوی که به درجه 58 متران به داوی کرن تابلو 4 قناغن کو عفرین و گلوی تیرا درباس بون نشان داده قناغا ایریشا ترکیه روجن برخوادان و سرگونیه جیانا کوچبریه و هیوین وگره به جواد و شاهیه که برفره دسته کاروبار جواکی و کومینا و نسازیه پروژه ابسرناوا چیروکا ولات زیتونه کوته ده تابلو یک بدرجه 58 متران هاتیه خیز کرن لپناگاه شهبا نشاندان لگور کمیته آماده کار تابلوی 58 متری گلک چیروک و نامه زندی و سمبولیک در حق روشاتیای کرمنج و گلویده ده ناوا خوده ده حوینه و ده بیجه طبعا درکی به تابلوی دوجی خیاده که و مخصوص دیسو امنامه که بگین جهان تواهی دا و تماک و تماشا دکی لبه تابلوی خیاده که تدا عفرین دا معاشیتی دا دما سلام دا دما ریوبری خوستر دا چاوا وکوی هبی چاوا جیانه کی همی فکادت دا هبین اما افتشتال که فی دولتات ترک نهاد چاوا ها ده مرحله دیامین دا تالان کرد داگرکاری کرد تابلوج آلی هجماره که ونسازن عفرینی و او بشیوایه کی کومی هاتیه خیز کرن کدناوا خیزن تابلوی ده چارقونا خین سربوری عفرینی و عفرینیان هنا مرحلة موسسية شو هيش دجمن مج عفرين بالتيارة خام بأسلحة خاي محرم دوليا مجي درخن أم شو كشبر ببن أم هرو بريشة خام مدخص أم تعبير بكن في رسالة لقيشتي بلا بكن أم بهرو بريشة خام بوي حسكرنا ما بهافرا بوي قوتي خام أم هرو بقرنا مهن عفرينة هوا بسلامة وأخيرية دولتي وتجارة ام سر خال هم بردج من دانا خل هیجای بیرخستنه کو پروژه خیز کرنا تابلوی جا آدارا بوریده دست پیکره بو و پشتی پیشانداناوی و نسازن عفرینیین لسر کار کرنه دخوازن تابلو لدروای پناگاه شهباجی به نشاندان نوروز را شدنگ امریکا شهبا
بله بفرا وقت دیتی زاراوا عفرین تایبت لعالی با کرجلات سوری از باور مناف کردستان دیجی زاراوا که تایبت آخوان گلک بالا مرا دکشینه جوانی کردواری شروا با افرا رنگیه و راسته برنامه کرد کنکشن لور به داویت تا جاره کدن سلاوین فرهاد فلاحی روین دوسکی هلین سندی لکنترولیم لور لاستودیو بفراونوری من صالح دمیجر هر شاد و بختور بن هر شاد بن